سڵاوتان لێبێ خۆشەویستان. نەخشەی گوگل خزمەتگوزاریەکی زۆر باشە و بە بەکارهێنانی دەتوانین بچینە هەر شوێنێکی جیهان و سەردانی هەر شەقامێک بکەین لە هەر شارێکی زەبەلاحدا و شتگەلێک ببینین کە بە چاوی مرۆڤ نابینرێن. لە هەمان کاتدا دەتوانین شتەکانی سەر و سروشت و ترسناک و سەیر و دوورگەنهێنیەکان و بیابانەکان و تەنانەت کڕاکنیش لە نەخشەی گوگل بدۆزیتەوە. بینەرانی خۆشەویست، لەم ئەڵقەیەدا ئەو شوێنانەتان پیشان دەدەین کە باشترە هەرگیز لە نەخشەی گوگل بە دوایاندا نەگەڕێن. بەڵام پێشەوەی دەست پێ بکەین وەک ڕێزێک لە ماندووبوونمان نەک فرمانێک بیرتان نەسێ لایکی ڤیدیۆکەمان بۆ بکەن ئەگەر بابەتەکەتان بەدڵ بوو و سەبسکرایبی کەناڵەکەشمان لە یاد مەکەن بۆ ئەوەی ئاگاداری هەموو چالاکیەکانمان بن. ئێستاش با دەست پێ بکەین. دوورگەی دەوری ئەم تەنە نهێنیە دەکەوێتە سەر خاکی ئەرجەنتین و ئەگەر ورتر بین دەکەوێتە دلتای تاڵاوای ڕووباری پارانە کە لە نزیک بوینس ئایرێس دەڕژێت. وەک تێگەیشتون مەبەز لێرەدا ئەوە نییە کە دۆزینەوەی دوورگەکە مەحاڵە، بەڵکو نهێنیەکە لە شێوەی دوورگەکەدایە. بەڵپێی بە تەواوەتی گۆڕاو دەکەوێتە ناو تاڵاوەکە، بە تایبەتیش بەشی ناوەڕاست کە دوورگەکە تێیدا دەسوڕێتەوە لە هەمان کاتدا دەخولێتەوە و تیرەی بازنەی ناوەوە 119 مەترە و خەڵکی ناوچەکە زانیاری لەسەر ئەم دوورگە نهێنیە دەزانن و بە بڕوای خۆیان پێیان وایە خودایەک هەیە لەوێ دەژی. بەڵام خەڵکی ناوچەکە هیچ بیرۆکەیەکیان نییە کە ئایا کەی دەرکەوتووە. هەروەها لە کاتی چوونە ناو ئەرشیفی نەخشەی گوگل خەڵک توانیان بزانن کە لە سەرەتای سەدەی 20دا ئەم دوورگەیە بەڕاستی بوونی هەبووە. کەسێک تیۆرێک دروست دەکات و دەڵێت ئەمە دەفرێکی فڕیوە کە لە چاوی خەڵک شاردراوەتەوە، یان دەرگای چوونە ژوورەوەی تاقیگەیەکی ژێرزەمینیە بۆ بوونەوەرە ئاسمانەکان. ئایا تۆش ڕاستیە لەسەر ئەم دۆزینەوەیە؟ دەتوانیت لە کۆمنتی ئەم ڤیدیۆیەدا ڕای خۆتمان بۆ بنووسی. بیابانی گۆبی سێم گەورەترین بیابانی ژێرگەرمە لە جیهاندا لە دوو وڵاتی ئاسیا درێژ دەبێتەوە. بە زۆرێک بەشێکی لە باشووری مەنگۆلیایە و بەشەکەی تری لە باکووری چینە. ئێمە زیاتر گرنگی بە بەشی دووەم دەدەین چونکە لەو بەشەدا بەکارهێنەرانی نەخشەی گوگل بە جۆرێک لە جۆرەکان بوونەوەری سەیر و سەمەریان بە شێوەی نائاسایی دۆزیوەتەوە. ئەگەر لەسەرەوە سەیریان بکەی یەکێکیان تۆپێکە لە هێڵی سپی ئالۆس و ئەوەی دیکەیان بازنەیەکی زەبەلاحە کە بە هێڵی خاڵبەندی هەڵکاری کراوە لە ناوەڕاستیدا. هەروەها مانگە دەستگرتەکان شتێکی زۆر هاوشێوەیان دۆزیەوە. ئەمانە چوار گۆشەی دەنگدانەوەن، بۆچوونەکان زۆرن دەربارەیان کە هەندێک دەڵێن ئەوە ئامادەکاری سەربازیەکانی چینە، هەندێکیش دەڵێن بە ئەنقەز بڕیاریان داوە بنکەیەک دروست بکەن دوور لەو ناوچانەی کە دانیشتوانی لێیە. بەڵام بەشێکی دیکەی بەکارهێنەران دڵنیان لەوەی کە ئەو کەرەستانە هیچ پەیوەندیەکیان بە وڵاتەوە نییە کە تێیدایە، هەرچەندە دیاریکردنی پێگاتەی بیناکەن لە ڕێگەی وێنەی مانگی دەستگرتەوە ئەستەمە و هەر یەکەیان لەگەڵ دیمەنی بیابانەکەدا دەگونجێن و هەر لەبەر ئەم هۆکارە وا دیارە کە شتە نهێنیەکان لانی کەم چەند سەدەیەک لەمەوبەر لەم شوێنەدا بوونیان هەبووە. ئایا کێ لەم شوێنە نهێنیەکانی شاردۆتەوە؟ ئایا پێویستە جارێکی تر بوونەوەرە ئاسمانەکان تاوانبار بکەین یاخود ئەو ناوچەیە لەلایەن یەکێک لەو شارستانیەتە پێشکەوتوانەی پێش ئێمە هەبوون دروست کراوە؟ تۆش دەتوانی ڕای خۆتمان لە کۆمنت بۆ بنووسی. بانفایندەری ڕاستەقینە ئەوانە دووشن بۆ وسفکردنی پاڵەوانی ئەم چیرۆکی خوارەوە. پیاوێک بە ناوی جان لە نەخشەکەدا فڕۆکێکی جۆری بۆینگی دۆزیەوە و تێدەگا کە فڕۆکێکی جۆری بۆینگ بە شێوەیەکی نهێنی لە ساڵی 2014 بە 239 سەرنشینەوە ون ببوو. پێدەچی هەڵکاری فڕۆکەکە بە تەواوی لەگەڵ مۆدیلی ونبۆکەدا دەگونجێت و ناوچەکە لەگەڵ وەشانی جان دەگونجێت. هەروها یەکسەر ئەم دۆزینەوەیان بۆ لایەنی پەیوەندیدار راپۆرت کرد. بەڵام کارمەندەکانیان حەز ناکەن باوەڕ بەڕێڕە و دۆزە مەجازیەکان بکەن. لە کۆتاییدا هیچ لێکۆڵەرێک نەنێردرا بۆ گەڕان بە دوای فڕۆکەکەدا. خەڵک ئاماژەیان بەو ڕاستیە کرد کە دەبوو دوای چەند ساڵێک فڕۆکەکە بەڕۆک و گژوگیادا پۆشرابە. بەڵام لە وێنەکەدا فڕۆکەکە بەڕوونی دیارە، جگەل لەوەش ئەگەر فڕۆکەکە کەوتبایە خوارەوە دەشکا و بە یەک پارچە نەدەکەوتە ناوەڕاستی دارستانەکە. بەڵام جان بۆ چوونی خۆی هەبوو لەسەر ئەم بابەتە وەیە بڕیار بوو بە شێوەی تاکە کەسی گەشتێک ئەنجام بدات، بەڵام چارەنووسی نادیارە. هەندێک لە کەسە سەرگەرمەکان بە دوای دوورگەکانیان کەشتی بوونەوەرە ئاسمانیەکان دەگەڕێن، بەڵام ئەوەی بەڕاستی زۆر نایابوو سرنج ڕاکێشە گەڕانە بە دوای کراکن، ئەو ئەهریمەنە نهێنی کە لە ژێر ئاودا دەژی. تیمێکی لێکۆڵەری زەریاکان لە نەخشەی گوگل شتێکی زۆر هاوشێوەی کڕاکنیان دۆزیەوە و بە پشتبەستن بە گێڕانەوەی شایەت حاڵەکان بەوەتی ئارەزوومەندان ئەو ئەهریمەنە دەریایی کە دۆزیوانەتەوە لە کەنەراوەکانی ئەنتارکتیکا دەژی. بە پشتبەستن بە قەبارەی نەخشەکە واگیریمانە دەکەن کە درێژی بوونەوەرەکە لە 30 مەتر زیاترە.
هەرچەندە ئەو بەکارهێنەری کە کراکنەکەی دۆزیەوە پێی وایە لە ڕاستیدا کراکنەکە دەتوانێت درێژتر ببێ، لە هەمان کاتدا کەسانێکان باوەڕیان بەبوونی کراکن نییە، بۆ ئێوەشانێکی نامۆتریان هەیە کە دەڵێن کراکن نییە بەڵکو کەشتێکی بوونەوەرە ئاسمانەکانە. پێت وایە ئەگەر لە نزیکەوە سەیری وێنەکە بکەیت ئایا بەڕاستی لە تەنێکی نهێنی ژێر ئاو دەچێت کە لە قوڵای زەریاکانەوە دەژی یان بەڕاستی ئەمە کراکنە؟ پێم وایە هەمووتان نزیکەی یەک بیرۆکەتان هەیە سەبارەت بە دوورگەکان و چۆنیەتی سیرکردنی نەخشەکان، بەڵام ئەو دوورگەی داهاتوو کە پێی دەوترێت کون بە شێوەیەکی ڕستەی هەموو ئەو هێڵانە کاڵ دەکاتەوە کە بەکارهێنەرانی نەخشی گوگڵ دروستیان کردووە. بێگومان ئەم دۆزینەوەیە بوو بە سوپڕایز بۆ ئەو پیاوەی کە دۆزیەوە، چونکە دوورگەکە شێوەیەکی سێگۆشەی زۆر سیر و سەمەرەی هەبوو، جگە لەوەش لە کونێکی ڕەش دەچوو، بەڵام بەداخەوە هەرگیز کۆردیناتی وردی ئەم دۆزینەوەیە ڕانەگەێنرا، بەڵام خەڵک ئەم وێنەیان بە پلەیەکی بەرزی ئەگەری ئاشکرا کرد، بە ئەگەرێکی زۆرەوە بە جۆرێک لە دوورگەی نهێنی هەژماریان کرد کە لەلایەن خودی نەخشەکانەوە کۆنتڕۆڵ کرابوو. بەپی ئەو زانیارانی لەسەر ناوچەکە هەیە وا دەردەکەوێت وەک بنکێکی سەربازی یاخود زیندان یاخود هەر شوێنێکی تری گرنگ و پڕنهێنی بێت. کێ دەزانێت ڕەنگە ئەم دوورگەیە زیندان بێت، بۆ نمونە زیندانێکی نهێنی سەرەکی بێ کە مەترسیدارترین زیندانیەکان لە سەرانسەری جیهانەوە لێی بەندەکرێن، یان ڕەنگە جۆرێک لە بنکەی نهێنی بێت کە تێدا شتگەلێکی تێدا پەرە پێدەدرێت. لە ڕاستیدا هەردوو بۆچوونەکە لۆژیکیە وێ ناتوانین دڵنیا ببینەوە لە یەکدانەیە. دوورگەی ساندی ئەمە دوورگەی ساندیە کە لەلایەن جەیمس کۆکەوە لە ساڵی 1974 دۆزرایەوە، پاشن کەشتیوانی بەڕیتانی راپۆرتی کۆردیناتی خۆی دا و ناوی لێنا دوورگەی ساندی. کات تێپەڕی و خەڵکی ناوچە جیاوازەکانی هەسارەکە بەردەوام بوون لە گەڕان بەناو زەریاکانی جیهاندا. سیر لەوەدایە کە زانیاری نوێ دەست دەکا بە دزەپێکردن بۆ ناو خەڵکی و کۆمەڵەیەکی دیکەی دەریاوانەکان بانگەشی ئەوە دەکەن کە دوورگەی ساندیان لە شوێنێکی تەواو جیاوازدا بینیوە. گروپێکی نوێی دەریاوانی دیکەش ڕایان گەیاندووە کە لە شوێنێکی تر واتە لە شوێنی سێمدا بینیویانە. ئەوەی سەیرە ئەگەر بڵێ کەسێک هەڵی لە کوردیناتەکەدا کردووە، بۆ نمونە کەمێک بەلای چەبیان کەمێک بەلای ڕاستدا، ئەوە لە وەڵامدا دەڵێن هیچ کاریگەریەکی ئەو تۆی نییە تا ئەم ڕووداوانە بەهۆیەوە ڕوو بدەن. ڕەنگە مرۆڤ تەنیا کاتێک بیر لە ڕووداوەکانی سەردەمی ئێمە بکاتەوە کە چیرۆکەکە وەرچەرخانێکی چاوەڕوان نەکراوە بەخۆیەوە ببینێ. لە سەرەتای سەدەی 20دا گروپێکی ئاماتۆر بە ڕادیۆوە چوون بۆ هەمان دوورگە و مەبەستی جەوهەری گەشتەکەیان سادە بوو. ئەم پیاوانە کۆمەڵێک ئامێریان لەگەڵ خۆیان هەڵگرتە بوو و کاتێک لەوێ بوون دەبوو هەوڵی پەیوەندی لەگەڵ ئاماتۆرەکانی تر لە ڕادیۆدا دروست بکەن. بە هەر حاڵ گروپەکە گەیشتن، بەڵام دوورگەیەکیان لەو کوردیناتانەی کە لە سەرنەخشەکان ئاماژەی پێکراوە نەدۆزیەوە. هەموو ناوچەکەیان لە باکوور و باشوور و ڕۆژئاوا و ڕۆژهەڵات پشکنی، بەڵام بێ ئەنجام بوو. وی ڕاستەوخۆ داواکاریان پێشکەش بەلایانی پەیوەندیدار کرد و ئەوەی هەوڵ بدەن بزانن چی هەڵەیە، بەڵام بەلەبەر چاوگرتنی ئەو کاتێک کە پێویست بوو بۆ پرۆسێسکردنی داواکاریەکان تا دوای 12 ساڵ دەستیان بە دۆسیەکە نەکرد. بەڵام دوجار کەشتێکی زانستی بەرەو ناوچەکە ڕۆیشت بۆ دۆزینەوەی دوورگەکە بۆ ڕوونکردنەوەی کۆردیناتەکان. بیهێنە بەرچاوت بۆچی لەو شوێنەی کە بڕیار بوو لێی بێت نەدۆزرایەوە، تەنها ئەو زەریایان دۆزیەوە کە خوڵیەکەی نزیکەی کیلۆمەتر و نیوێکە و دوورگەکە بەبێ بەجێهێشتنی هیچ شوێنەوارێک ون بوو. وێ لەو کاتەوە وردە دەستیان کردووە بە سڕینەوەی لە نەخشەی گۆگڵ. ئایا تا ئێستاش کەس وەڵامێکی وردی بۆ ئەم پرسیارە لایە؟ ئایا دوورگەکە بۆ کوێ چووە؟ لێوی زەبەلاح مەبەستم لە لێوی زەبەلاح ئەو گردانەیە کە دەکەوێتە لێواری ڕۆژئاوای فەلاتی دارفور لە سوودان. وەک دەزانن سروش بە زۆرێک دروستی کردوون کە لێوەکان بەڕوونی لە مانگە دەستگرتەکانەوە دیارە. ئەم سەر سوڕهێنەرە سروشتیە بەرزێکی لە 2.5 کیلۆمەتر زیاترە، بەڵام بەداخەوە ناتوانانی بگەیتە ئەوێ چونکە ناوچەکە داخراوە و ڕاشکاوانش دەڵێم سەردانی ئەم شوێنە لە مانگی دەستگرتەوە باشترینە بۆ کۆکردنەوەی زانیاری. ئایا تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە چۆن وێنەی مانگی دەستگرت قەبارە بکەیت؟ خەڵکی چۆن دەزانن کە ڕاستە یاخود نا؟ ئایا لە چی پێکهاتووە؟ وا دەردەکەوێت کە وەڵامی ئەم پرسیارانە تیۆرێکی فەرمیە کە دەڵێت لە شوێنێکدا لە ئەمریکا چاوێگەیە کە لە بۆشای ئاسمانەوە دەبینرێت و هەموو شتێک تۆمەر دەکا. ئەو شتی بە شێوەیەکی دەستگیر بۆ قەبارە دانانی وێنەکان دروست کراوە، بەڵام وەک تێدەگەیت وەشانی فەرمی بە تەواوی جێی متمانە نییە. بەڵام قەبارە دانانی وێنە لە مانگی دەستگیر دەسێ. مانگی دەستگیر خراوەتە ئاسمانە و بیرۆکەیەکی گوماناویە و ڕەنگە لە بەردەم هێمای شارستانێتێکی پێشکەوتوو دابین یان بۆ بوونەوەرە ئاسمانیەکان،
بەڵام دەسەڵات نایەوێت بە خەڵکی ئاسایی بڵێ ئێوەش بۆ سوونی خۆتانمان لە کۆمنت بۆ بنووسن. باشە لە کاتێکدا تۆ دەنووسیت پێشنیار دەکەم بابەتەکە لە شتێکی ناڕوونەوە بگۆڕین بۆ شتێکی خۆشتر، هەرچەندە دۆزینەوەی لەم زۆرە زۆر نییە، بەڵام ئێستا باسی دوان لەوانەتان بۆ دەکەم. ئەو ئەهریمەنە چییە کە هەموو جیهان بە ناوی ئەو جادوگەرە گەورەی لەسەر دوو قاز دەڕوات ناوی دەبن کە شارەکان دەچەوسێنێتەوە. بێگومان گۆدزێلایە کە لە تەوەری ئەهریمەنە گۆڕاوەکاندا زۆر بەناوبانگە و بەپێی وەشانێک لە ژیانی ڕاستەقینەدا بینراوە، بەڵام لەم ئەڵلقەیەدا شتێکی کەمێک سادەتر هەیە. بەخێر بێن بۆ ناسینی قەرقەشە نامۆکە، یان وەک ئەوەی لە بەریتانیا بە شێوەیەکی ناوخۆی پێی دەوترێت قەرقەشەکەی سێلا، بۆ یەکەم جار لە نەخشەی گۆگڵدا بینرا، هەروەها دووەم جار لە نزیک دەریاسەیەک بینرا کە منداڵەکان لە نزیکی بوون و کەسێک پێی وایە کە دۆزینەوەیەکی لەو شێوەیە ناڕاستەقینەیە بەهۆی ئەوەی کە کەشوهەوای بەریتانیا بە سادەی بۆ ئەمە گونجاو نییە، بۆیە بەو پێیە ئاماژە بە ساختە دەکا. بە هەر حاڵ بەڵام بەلای منەوە ئەم دیمەنە کە منداڵەکان تێیدا دەردەکەون و سێلاکە زۆر ئیپیکی و باوەڕ پێکرا و دەردەکەوێت. ئێستاش بانهێنیەکان بخرێنە لایەک و ئەو شوێنە لە ئیتاڵیادا بپشکنین کە کەروێشکە زەبەلاحەکەی لێیە. سیر لەوەدایە نهێنی نییە زیاتر لە 15 ساڵە بوونی هەیە و جگە لەوەش لە ماوەیەکی زۆر پێش ئێستاوە کەروێشکەکە بووەتە خۆشەویستی خەڵکی ناوچەکە و بووەتە لایەنێکی سەرنجڕاکێشی سەرەکی گردەکە لە پیدمۆنت. ئەم کەروێشکە زەبەلاحە بەرزی و درێژیەکی زۆر زۆری هەیە و چنگەکانی درێژن و پێدەسێ ئەم دۆخە ئاماژە بێ بۆ ئەوەی کە بەهەڵە لە فڕۆکەیەکەوە کەوتبێتە خوارەوە و لەوێش پەناگەی دۆزیوەتەوە. بەلای زۆرێک لە خەڵکیەوە هیچ شتێک لەم کەروێشکە نازدارتر نییە، چونکە شێوەی وا دەردەکەوێت کە پێدەکەنێ. ئێستاش تۆ لە کۆمنت باسی سیرترین شتەکانمان بۆ بکە کە لە نەخشەی گوگڵ تا ئێستا بینیوتە و زۆر سوپاسان دەکەم کە تا ئێستا بینەری ڤیدیۆکەمان بوون. ئەگەر ڤیدیۆکەتان بەدڵ بوو ئەوە هەر ئێستا لایکی ئەم ڤیدیۆیەمان بۆ بکەن و هەروەها شێریشی بکەن لەگەڵ هاوڕێکانتاندا و لە بیرشتان نەچێت ئەگەر ئەتانەوێ هەمیشە بابەتی ناوازە لە کەناڵەکەی ئێمە ببینن ئەوە هەر ئێستا سبسکرایبی کەناڵەکەمان بکەن و زەنگۆڵی تەنیشتی سبسکرایبەکەش چالاک بکەن و لە بیرشتان نەچێت هەر ڕەخنە و پێشنیارێکتان بۆ کەناڵەکەی ئێمە هەیە دەتوانن لە کۆمنتی ئەم ڤیدیۆیەدا بۆمانی بنووسن و دووبارە و سێبارە سوپاس بۆ تەماشاکردنی ڤیدیۆکەمان. تا ڤیدیۆیەکی تر و تا کاتێکی تر هەر شاد و بەختەوەر بن و خواتان لەگەڵ بێت و ئامانەتی خوددا بن.